لەگەڵتان بەردەوامە بین لابانی کورسات نیوز دەچینە دوا تەوەری بەرنامەکە بێگومان لە ماوەی ڕابرد بە درێژایی ئەوەی کە ماوەی ڕابردوو بینیمانە لە ڕێگای ئەو دامەزراوانی کە تایبەتن بە خزمەتکردنی شەهیدان و کاروباری شەهیدان بە تایبەتی و شەیدانەی کە لەم دوای شاد لە بڵێن شەڕی دژ بە تیرۆرستانی داعش شەهید بوون ئەوانی کە پەیوەستە بە ئیمتیازات بۆ کەسوکاری شەهیدان بە بەردەوامی کار دەکرێت بۆی کە زیاتر ئەو ئیمتیازاتانیان پێ بدرێ ئێمە ئەمانەیە باز لەوە بکەین کە ئێستا ئەم بابەتانە بەچی گەیشتووە کاری زیاتر چییە بۆ ئەوی کە بۆ کەسوکاری شەهیدان بکرێ بەڕێز ئەحمەد عەلی لێپرسایی هۆبەی شەیدانی دەستی داعش لە بەڕێوەبەرایەتی شەیدانی سلێمانی پێما بێ کاک ئەحمەد بەخێر بێ سەرچاوەکانم خێر بێ یاخوا با سەرەتا بزانین ئێستا هیچ شتێکی نوێ هەیە بۆی کە بۆ کەسوکاری شەهیدان بکرێ بە تایبەتی کەسوکاری شەیدانی دەستی داعش سپاس بۆ بەڕێستان لەیلا شەڕسەڵاو ڕێزم ئەگەێنم بە خانەوادەی هەموو شەیدانی کوردستان بە تایبەتی شەیدانی دەستی تیرۆر من حەزەکەم ئەندێ زانیاری دەمێ بۆ جەنابتان کە لەسەر شەیدانی دەستی داعش هەر بۆ معلوماتی جەنابتان کۆبڵێن تایبەتمەندی بۆ کراوە مەبەستم ئەوە نییە یعنی شەیدەکانی تر لە لای ئێمە جیاوازتر بن لە شەیدانی دەستی داعش بەڵام ئەو شەیدانی کە بەدەستی داعش شەید بوون بەڕاستیش غەدریان کرد بەرامبەر بە هێزی پێشمەرگەی کوردستان ئەوانە هێزێکی نامۆ و ڕەش بوون هاتن بەنەها کۆمەڵی پێشمەرگەی قارەمانی کوردستانیان شەید کرد مەسەلەن لە ئێمە وەزارەتی شەیدان و ئەنجومەنی وەزیران ماوەیەکی کورتە دۆسەی شەیدانیان گەڕاندەوە سەر وەزارەتی شەیدان جاران هەر لە لای خۆیان موچیان وەرەگرت هەروەکو شەیدانی کە مابن کەس لە فەوج و لێواکانی خۆی موچەکانی خۆیان وەرگرت بە هەمان پلە و بە هەمان موچە دوجار وەزارەتی شەیدان و بەڕێوەبەریەتیەکان لەگەڵ ئەنجومەنی وەزیران قەرارێکیان دەرکرد کە ئەو شەیدانی کە بە دەستی داعش شەید بوون موچە و پلەوپایەکان هەروەکو خۆیان وابێ هەر بە هەمان موچە و پلەوە هاتە سەر وەزارەتی شەیدان هیچ کەمکردنەوەییان بۆ نەکراوەکو ڕێزیە بۆ ئەوان کەەوە تایبەتمەندی خۆی بوو و وەزارەتی شەیدان و بەڕێوەبەریەتی گشتی ئێمە لەگەڵ ئەنجومەنی وەزیران هۆبەی شەیدانی دەستی داعشیان لە بەڕێوەبەریەتەکانیان دروست کرد کە ئەمەش تایبەتمەندیەکی هەیە بۆ شەیدانی دەستی تیرۆر لە هەموو بەڕێوەبەریەتێک هۆبەیەکیان دروست کردووە تایبەت بەوەی کە ئیشوکارەکانی کەسوکاری شەیدانی دەستی داعش جێبەجێەکە و شوێنی خۆیان جیایە و ئەو ئیشانەی کە کرێت لە هۆبانە وایەکرد باش ئەوەی کە تایبەتە ئەمە تایبەتە بۆی کە مافێکی ئەو کەسەیە یاخود مافێکی ئەو پێشمەرگەیە کە شەهید بووە سەبارەت بە کەسوکاریان یعنی ئەو بڵێن ڕێکارانە چیە خۆ ئەو ئیمتیازاتانە چییە کە بۆ کەسوکاریان دابین کرا بڵێ وەکو ئاماژەم پێکرد لە پێشە ئەوان زۆر کەم هاتوون لەسەر وەزارەتی شەیدان هەر لەسەر هێزەکانی خۆیان بوون ماوەیەکی کەمە دۆسی ئەو شەیدانە گەڕاونەوە سەر وەزارەتی شەیدان و ئەنجومەنی وەزیران ئێمە ئێستا 449 شەهیدمان وەک بەڕێوەبەریەتی سلێمانی وەرگرتووە دیارە بەڕێوەبەریەتەکانی هەولێر و دۆکیش وەریان گرتووە ئەمانە ئێستا لە وەزارەتی شەیدان ئیمتیازاتی کەسوکاری شەیدان هەروەک لە بڕیارەکانە هاتووە یانگرێتەوە مەسەلەن زەویە شتە تەندروستیەکان لە نەخۆش بۆ کەسوکاری شەیدان خوێندنە کە ئەمانە هەمووی وەکو تایبەتە بە کەسوکاری شەیدان و لە چوارچێوەی کەسوکاری شەیدانی دەستی تیرۆرەکرێت باش من کاک ئەحمەوەڵامێ پرسیارێ بکەم لەبارەوەی کە لەم چەند ڕۆژەیە بابەتێک باس کرا کە دەوترا زەویان بۆ تەرخانەکریانی زەی بۆ شەیدان تەرخانەکرێ هەرچەندە تۆ خۆت پێم وایە ڕوونکردنەوەت هەیە لەسەرەوە ئەمە بزانم ڕاستی ئەو بابەتە چییە من حەزم کردەوە ئەو پرسیارم زۆر پێ باش و جەناب کردی چونکە ئێمە تەلەفۆنمان زۆر بۆ تێ بۆی ڕوونکردنەوەی بدەین بە خەڵک و بە کەسوکاری شەیدان و جەنابیشتان ئێمە وەکو وەزارەتی شەیدان و کەسو بەڕێوەبەریەتی شەیدانی سلێمانی ئەو قایمەی کە هاتووەتە لای ئێمە 449 کەس ئامادەمان کردووە حازرمان کردووە بۆ ئەوەی کە زەویان بۆ پێ بدرێ بنێتە وەزارەتی شەیدان و لە وەزارەتی شەیدان و بۆ ئەنجومەنی وەزیران
بۆ دابینکردنی ئەزوەیە سەبارەت بۆ ئەرزانی کە باسە کرێ دابین کراوە ئەوە پێشەوە ئەم شەیدانە بێنە سەر وەزارەتی شەیدان فەرماندەیی گشتی دیارە وەکو وەفایە بۆ ئەو شەیدانە کە برادری خۆیان بوون و بە یەکۆ بوون 860 پارچە زەوی داونێتێ وە ئێمە ئاگامالی وەریان گرتووە بەڵێ وەریان گرتووە ئێمە ئاگامالی ئێمە تیا بەشدار نەبووین هەر فەرماندەی خۆی کردوێتی دەستخۆشیشان لێکن شتێکی باش وەکو وەفایەک ئەو کە سوکاریشیدا هەرچێکیان بۆ کرێ شەرکەمە بەڵێ ئەو 860 پارچە زەویە ڕقەمەکانیان داونەتێ زۆریشان لەوانەیە هینیشیان پێوە کردبێت تەسڕفیان پێوە کردبێ هی خۆیان لەو لەلایەن فەرماندەی گشتی هێزەکانی هەفتا و هێزی پێشبەی کوردستانەوە بۆیان دابین کراوە یعنی کاتە ئەوەی کە پێیوەستە بە ئێوە وەکو خۆتەڵی قایمەکەمان ئامادە کردو بۆی کە ئەوان لەو ئیمتیازاتەش سوودمەند بن یعنی کە سوکاری شەیدان یعنی تا ئێستا ئەو ڕێکارە هێشتا جێبەجێ نەکراوە جێبەجێ نەکراوە بەڵام کاری بۆ کراوە ینی بۆ جێبەجێکرد دەچێت باش من حەزەکەم بۆ بزانم کاک محەموو ئێوە هاوکاری یاخود هەماهەنگیتان چۆنە لەگەڵ وەزارەتەکانی ترا مەسەلەن بۆ نمونە لە ڕووی ئەوەی کە ئەگەر کە سوکارێکی شەیدان بابەتێکی خوانەخواستە تەندروستی هەبێ یاخود بابەتێکە بێ کە پەیوەست بێ بە تەندروستی ئەو کەسەوە ئێوە هەماهەنگیتان چۆنە لەگەڵ ئەو وەزارەتانەی ترا بۆی کە بتوانێ هاوکاری کە سوکاری شەهیدان بکە ئیسا وەکو من بە جەناب دشموت ینی ئەو شەیدانی کە خانەوادەکانیان وارستە یا کچ و کوڕیان هەیە ئەمان لە تەندروستی شتەکانیان بێ بەرامبەرە بە تایبەتی هەندێک نەخۆشی قورسیەک و قەسەری دڵ و ئەمانە بێ بەرامبەر وەزارەتی سەحا بۆیان جێبەجێەکە کە بڕیاریە ئەنجومەنی وەزیرانە سەبارەت بۆ شوێنەکانی تریش ینی وەزارەتەکانی تر ینی زۆر هاوکار و حورمەتی کە سوکاری شەیدانەگرن کە سوکاری شەیدانی هەر شوێنێک بن خەڵک یعنی یەقی خۆیەتی حورمەتیان لێ بێت چونکە وانە خەڵکیکن تەسحیان بۆ وڵاتەدا و خەڵکێکن خۆشەویستترین کەسی خۆیان لە دەستدا لە بەرەوە خەڵک حورمەتیان لێگریەوەی کە بە تایبەتی خوێندنیش کە کچ و کوڕەکانیان بێ بەرامبەر خوێنن لە هەموو شوێنەکانە پارەی خوێندن لەلایەن وەزارەتی شەیدان وەدرێت بۆیان دابینە کە پارەکەشی زۆر جار زۆرە زانی وایە لە وەرگینەکان ئەگاتە 2 دەفتەر جگەل لەو بابەتانی کە ئێستا ئێوە کاری لەسەرەکەن و ئەو ئیمتیازاتانی کە بۆ کە سوکاری شەهیدانە ئێوە هیچ پێشنیارێکی ترتان بۆ حکومەت کردووە بە دەر لەمانە یعنی ئیمتیازاتی تر بۆ کە سوکاری شەهیدان دابین بەردەوام وەزارەتی شەیدان پێشنیارەکە بۆی چیە پێشنیارە تازەکانتان پێشنیارەکانی ئەوەیە کە ئێستا ماوەی لەمەوە پێش ئەو تەندروستیە زۆر جار لە شوێنێکە دیاریە کرا مثلەن لە وارسی شەیدەکە یا لە کوڕکشی شەیدەکە زیاتر بۆ ئەوان بوو زیاتر بۆ ئەوان بوو بەڵام ئێستا فراوانتیان کردو بۆ خوشک و برای شەیدیش ئەوە شتێکی باشە مەسەلەن زۆر جار لەم کاتانە خوشی شەیدێک برای شەیدێک تووشی نەخۆشیەکە بێت کە پارەی تێچوونێکی زۆری هەیە لە وەزارەتی سەحا بێ بەرامبەر وایە لەکرێت ئەمە شتێکی باشە وە بەردەوامیش وەزارەتی شەیدان لە هەوڵی ئەوایە بۆ دابینکردنی زەوی بۆ کە سوکاری شەیدان ئەوانەیشی کە پێشووتر نەدراون باش یەکێکتر لەو شتانی کە ماگانە کە سوکاری شەیدان لێ سوودمەنە بن ئەو موچەیە کە بۆیان دابی نەکرێن ئێوە هیچ پێشنیارێکتان هەم بۆ پەرلەمانی کوردستان هەم بۆ حکوومەت کردووە بۆی کە پێداچوونەوەک بۆ موچەیە بکە مەسەلەن ئەوەی کە لەگەڵ بار و زروفی ئێستا بگونجێ بۆ کە سوکاری شەیدان یعنی بڕێک لە پارەکان بۆ زیاد بکە بەڵێ بەردەوام ئەوە هەیە بەڵام وەکو شتێکە دیار بێ من بە تۆ جەناب بڵێم شتێکی وام نەبیستەوە من کە بڵێم پێشنیار کراوە بۆ ئەوە لە ئەوە کرێبەوە بەڵام کە سوکاری شەیدان بە تایبەتی شەیدانی دەستی داعش من ناڵێم موچەکەیان زۆرە بەشیانەکە چونکم هەر وەکو جەنابت باست کرد ئێستا ژیان قورسە بەڵام ئەو موچانەی کە لە پێشمەگاتیا وەریان گرتووە هیچ لێبرنێکی بۆ نەکراوە وەکو خۆی ئەدرێ بە کە سوکاری شەیدەکە باشە هیچ ئەوەی کە ڕۆژانە ئێوە بەرێکەوتنتان هەیە لەگەڵ کە سوکاری شەیدان و مامەڵەکانیان بۆ بەڕێەکەن هیچ ئەوان هیچ شتێکی گیر و گرفتێکتان بۆ باسەکان یاخود شتێک هەیە کە بڵێن گیر و گرفت بێت لە لای ئەوان و بیانێ ئێوە بۆیان چارەسەر بکەن بەردەوام ئەوان خەڵکێکن نازیان لەسەر وەزارەتی شەیدان و بەڕێوەبەرهەتی ئەمە هەیە هەمیشە گلەیان هەیە بەڵام گلەکان چێتە چوارچێوەی
ئەوەی کە بەڕێوەبەرایەتی وەزارەتی خۆیانە نازیانێ بەسەر ئێمە بڵێ پێشنیاریان هەیە ئێمەش گویان لێگرین هەموو کاتێک بدەن قسەکانیانەوەچین بدەن پێشنیارەکانیانەوەچین و پێشوازیشان لێکەین و حەقی خۆشیان هەرچۆن بەرامبەر بە ئێمە خۆیان تووڕەکەن قسە بکەن ئێمە قسەکانیان وەکو بەتایبەتی وەرەگرین. دەست خۆش بۆ بەڕێز ئەحمەد عەلی کە بەڕێزیان ببوورە ڕوونکردنەوەیەکم مابوو لەم ماوە کۆمەڵێک زەوی ئیشی تیا کرێت لە پێم وایە لە خێوەتەیە لە شوێنەکەیە بەڕێوەبەرایەتی شەیدانی ئێمەیە ئەو بڵاو بوو ئەوە درێ بە شەیدانی دەستی داعش ئەو زەویانە 2011 تەوزی کراوە لەسەر شەیدانی سەنگەر تا ئێستا کاریان بۆ نەکراوە ئێستا ڕیاردرا کە شوێنەکانیان بۆ دیاری کردێ و ناوکێشی ئەرزەکان لە یەک جا بکرێتەوە بۆی کە ئەو فەلاعانەی کە پێشووتر ئەرزیەی ئەوان بووە هەر بەردەوامیان کێڵە شارەوانی ساخەریکە بۆیان دیاریەکە و بۆیان چاکەکە ئەوەی شەیدانی سەنگەرە شەیدانی دەستی داعش نییە شەیدانی دەستی داعشەرەوە بوو کە فەرماندەی وەریگرت و دایرێتی بۆ ئێمەش خۆمان ئامادە کرد و قایمەوان بۆ کردن لە ئایندا بۆ ئەنجومەنی وەزیران کە بڕیاری تازیان بۆ دەرچێت. دەست خۆش بێ بەڕێز ئەحمەد عەلی لێ پرسایی هۆبەی شەیدانی دەستی داعش لە سلێمانی زۆر سپاس دەکەین بۆی کە ئەمڕۆ لەگەڵمانە ئامادە بوو بەخێر بێ سەرچاو. بەرگە بابەتەکانی ئەمڕۆی بانی کورسات نیوز کۆتایی هات تا بێگەیشتنەوەمان کاتێکی شاد.